فەکو فەرتەنە یەکێ میلەت ئەفرۆشێ یەکێ حکومەت ئەدۆشێ یەکێ لە تز و ئاوا گۆڕان ئەخ نیشتیمان پەروەرم ڕۆ گێرین ئەوانیشن دەڵێن ئێمە بەچکە شێرین ئەوانیشن دەڵێن ئێمە بە حەق فێرین ئەوانیش بوون ڕیشەیان کوشت پرچی زەردی ڕۆژیان سووتان ئەوانیش بوون گوڵیان کوشت و دڕکیان ڕوان ئەوانیش بوون دوژمنانیان هێنایە سەر سنگی خوشکەکانتان ئەوانیشن دزی و درۆ و بەزمی شەوان ئەوانیش بوون سەد جار وتیان یا کوردستان یاخود نەمان لە بەختی کوردی بێبەخت تۆ کەرەنجووی گادانستووی چی ئەزانی بەشێک لەوەی کە چالاکی مەدەنی سست بۆ لە هەرێمی کوردستان وەکوتمان حەزبەکانی دەسەڵاتن کار بۆ ئەوە ئەکەن توندوتیژی بەردەوام بێت چونکە توندوتیژی تەمەنی ئەوان درێژەکاتەوە ئەوان حەزیان لە توندوتیژیە بۆ ئەوەی لە کەمترین کاتە ناڕەزایەتیەکان کب بکرێتەوە و بەلاڕێدا ببرێت ئێمە پێیان ئەڵێن خەیاڵیان خاوە ئێمە دەست لە چالاکی مەدەنی خۆمان هەڵناگرین بەردەوامە بین هەتا ئەو کاتەی دەگەینە ئەنجامێک